لە هەرجێکم مینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێ بێ خۆشحاڵمە میێوارەیە گەرمە و گەرمتان پێشکەش دەکەم. لا دوم سەردانی دابۆ وڵاتانی ئەوروپا. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ لە ئەڵمانیا لەگەڵ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا کۆبەوە. تەوەری سەرەکی یاخود پرسی سەرەکی کۆبوونەوەکەی نێوانیان هەماهەنگی نوێ و پێداچوونەوە بە ڕێکەوتنەکانی پێشوو دانانی نەخشە ڕێگایەکی نوێ و میکانیزمی نوێ بۆ ئەوەی کە هەردوو وڵات کاری لەسەر بکەن گفتوگۆی لەسەر کراوە. پێشگەلەوە مستەفا کازمی چەندین دیداری دیکەی لەگەڵ بەرپرسانی هەم حکوومەت و لەگەڵ خاوەنکارانی ئەڵمانیاشدا ئەنجام داوە. پێشتریش کازمی یاخود ڕوونتر بڵین دوێنێ مستەفا کازمی سەردانی فەڕەنسای کردووە، بڕیاریشە لە دوای ئەڵمانیا سەردانی بەریتانیا بکە. پرسیاری سەرەکی لەوەیە کردنەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ ئەوروپا چ ئامانجێکی بۆ عێراقەیە، ئەوروپیەکان چۆن دەتوانن ببنە پشتیوان بۆ عێراق. لە ناو عێراق ململانی وڵاتان دەبیندرێت و تایبەتیش ململانی نێوان ئێران و ئەمریکا زۆر بەزەقی دەبیندرێت. پرسیارەکە ئەوەیە لەمەدووە ئەوروپیەکانش دەبنە بەشێک لە پرۆسی ململانی و هەیمەنەی خۆیان لە عێراقدا دەسەپێنن یاخود بەشداری پێکردن و دروستکردنی هەماهەنگی هەر ئەوە نییە بەشێک بێ لە ململانێ بەڵکو بە شێوازی دیکەیە دەتوانن هاوکاری و هەماهەنگی لەگەڵ عێراقدا دروستکەن. لە گەرمەوگەرمیم ئێوارەدا لێک نزیکبوونەوەی عێراق لە وڵاتانی ئەوروپا تاوتوێ دەکەین. لە ئەستۆدیۆ بەڕێز بورهان شێخڕەو وەکو چاودێری سیاسی لەگەڵمدایە، هەروەها بڕیاریشە لە ئەڵمانیاوە ڕۆژنامەنووس شیهاب عوسمانمان لەگەڵدا بێت دواتر بەشداری بەرنامەکە دەکات. بەڕێز بورهان بالۆ دەست پێ بکەین کردنەوەی لاپەڕەیەکی نوێ عێراق لەگەڵ وڵاتانی ئەوروپا چ ئامانجێکی لێ چاوەڕوانەکە یاخود لەسەر چ ئامانجێک بنیادن دێت؟ سڵاو لە بینەرانی خۆشەویست، بێگومان ئەوەی کە هاتۆتە ئاراوە لە عێراقدا و هەمومان ئاگاداری گۆڕانکاریەکانی عێراقین لە چەند مانگی ڕابردووداوە دوای خۆپیشاندانەکانی عێراق و دەست دەکات کێشانەوەی کابینەکەی عەبدولمەهدی بارودۆخێک لە عێراقدا هاتە پێشکە خۆ ئامادەکاری بکرێت و ئەو حکوومەتە ڕاگوزەرەی کە مستەفا کازمی سەرۆکایەتی دەکا عێراق لەم قۆناغە ڕاگۆزەرەدا سەرکردایەتی بکات بەرەو هەڵبژاردننی پێشوەختە تاوە هەمومان ئاگادارین کێشە و ململانیە و قەیران و گرفتی گەورە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختەدایە. ئەگەر کازمی لە ناوخۆ وادەی هەڵبژاردنەکانی دیاری کردووە کە لە 6 ساڵی داهاتوودا بێت و جۆرێک لە کۆدەنگی هەبێت لە نەگەڵ شەقامی عێراقی و هەندێک حیزبی سیاسی و هەندێکیش دژی ئەمە بە ڕوون و ئاشکرا و ئەگەر بە ڕاستە و خۆش نەبێ ئەمە پێویستی بە پشتیوانی هەیە، پێویستی بە زەمینەسازی هەیە. یەکێ لەو فاکتەرانە یان ئەکسکتەرانی کە دەستی بۆ بردو کازمی ئەوەیە کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکیەکانیش لە ڕابردوودا پشتیوانیان لەم کابینەی کازمی کردووە. ئێستا کازمی لەم سەردانیدا کە سەردانی وڵاتانی ئەوروپا دەکا کە دوێنێ لەگەڵ حکوومەتی فەرەنسا و سەرۆکی فەرەنسا و ئەمڕۆ لەگەڵ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا کۆبووتەوە و سبەنێش بڕیارە لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیای عوزمادا کۆبێتەوە. ئەمە بەگشتی کە مستەفا کازمی سەرۆکایەتی شاندێکی ڕسمی عێراق دەکات کە خۆی لە وەزیری دەرەوە، وەزیری نەوت، وەزیری نەقڵ، وەزیری بەرگری دەگرێتەوە و جگە لە نوێنەرێکی سەرۆکی هەرێمی کوردستانیش فەوزی حەریری لە ناو وەفدەکەیاندایە. ئەو لایەنانەی کە ئەوەی کە لە میدیاکانە باسی کراوە کە بەگشتی باس لە هەوڵەکانی عێراق بۆی کەوا کۆمپانیا ئەوەی کە جەنابیش دامەژە بێدا لەگەڵ زۆرێک لە کۆمپانیا فەڕەنسی و ئەڵمانیەکانی شاکۆبەتەوە کازمی بۆی هانیان بدا و تەشجیعیان کابێن و بەرهێنان لە عێراق دابکەن کە عێراقی سە بازاڕێکی باشە بۆ و بەرهێنان دەبینین لە دوای شەڕی داعش و ئەو وێرانکاریانەی بەسەریا هاتووە. وڵا عێراق هەچەند ئێستا بارودۆخی ئابووری بەهۆی کۆرۆنا و دابەزینی خۆدەبێت بەڵام نرخی نەوتەوە باش نییە، بەڵام چونکە وڵاتی کە و یەدەکێکی زۆری نەوت و غاز و سامانی سروشتی هەیە کۆمپانیەکان ئەگەر بارودۆخی عێراق سەخامگیری و ئارامی بەخۆیەوە ببینێ و حکوومەتی عێراق ڕێخۆشیان کە زەمینەیەکی لەبارە بۆی کۆمپانیا بیانەکان بێن لە عێراقدا و بەرهێنان کە ئەمە یەکێک لایەنە گرنگەکانی سەردانەکەی کازمیە. لایەنێکی تری گرنگەوەیە کە وەزیری بەرگری عێراقی لەگەڵدایەوە ئەوەی کە لە هەردوو کۆبوونەوەکەی فەڕەنسا و ئەڵمانیانیشا من زیاتر تەکیدم لەسەری کرد و چاودێریم کرد بینیم ئەوەیەکەوە
خواستی ئەوەی عێراق چەک لە فەڕەنسیەکان بکرێ لە ئەڵمانەکان بکرێەوە سوپای فەڕەنسی و ڕاوێژکارە فەڕەنسیەکان بەشداری بکەن لە تەدریب و ڕاهێنانی سوپای عێراقدا بۆ بەگژاچوونەوەی تیر و بۆ سەپاندنی یاسا و سەقامگیری و ئارامی لە عێراقداوە شەڕی پاشماوەکانی داعش بکەنوە لە بە ئەڵمانیاش بە هەمان شێو هەمان خواست و لەگەڵ سوپای ئەڵمانیا و ڕاوێژکارە ئەڵمانیەکان و ئەو داخوازی لە حکوومەتی ئەڵمانیا هەبوو کە لەو بوارە نەشدا یارمەتی عێراق بدەن بۆ بنیادنانەوەی بابەتێکی تری گرنگ مەسەلەی نەوت و سکتەری نەوتە کە عێراق دەبینین کە لە دوای شەڕی تیرۆر و لە دوای ڕووداوەکانی عێراق و ئابڵوقی ئابووری ئێستا ژێرخانی ئابووری عێراق داتەپیوە پێویستی بە بنیادنانەوەیە بە تایبەتی لە بوارەکانی نەوت و غازدا ئەوەش هەر بوارێکی گرنگەوە داخوازی لە کۆمپانیا فەڕەنسی و ئەڵمانی و ئینگلیزیەکانیش دەکات کە هەر بۆ بەرهێنان بکەن. بەڕێز بورهان پرسیاری سەرەکی ئەوەیە ئەن یەکەم جارە لە دوای پرۆسەوە سەرۆکوەزیرانێکی عێراق بەم جۆرە لە ماوەی 3 ڕۆژدا 3 وڵاتی ئەوروپی بەسەر بکاتەوە لە دوای جەنگی داعش ئێستا لە سەردەمی کۆڕۆنا و بارودۆخی عێراق زۆر ناسەقامگیرە عێراق خۆی ئامادە دەکا بۆ هەڵبژاردننی پێشوەختا گەندەڵی تا بینەقاقا هاتووە ئابووری عێراق بەرەو داڕمان و هاتنە دواوەیەت. پرسیارەکە ئەوەیە ئەم وڵاتانی ئەوروپا چۆن دەتوانن هەماهەنگی بۆ عێراق دروستکەن یاخود هەماهەنگی لەگەڵ عێراقدا بکەن. ئەم وڵاتە ئەوروپیانە هەمومان دەزانین ئەمانە ئەو وڵاتانن کە ئەندامی هاوپەیمانیتی لە ناوبردنی داعش بوون لە شەڕی داعشدا لە عێراقا بەشداریان کرد سوپایان نارد کۆمەکی عێراقیان کرد لەگەڵ عێراقدا هاوبەشی ئەو جەنگە بوون و ئێستاش کە لە عێراق بەرەو ئارامی دەڕوا پێویستە ئەوان حیسەیان لەوە بەرهێنانە لە عێراقدا هەبێت ئەبێ بەشی خۆیان لەو بەرهێنان لە عێراقدا هەبێ حیسەی خۆیان ئەگەر ئەمریکەکان هەندێشت بەرنەبێن ئەم وڵاتانەش کە لە پاراستنی عێراقدا ڕۆڵی کاریگەریان بینەوە بێ بوار و زمینیان بۆ بڕەخسێندێکە کۆمپانیەکانیان لە ئاوەدانکردنەوەی عێراق لە بنیادنانەوەی ژێرخانی عێراقدا بەشدار بن ئەمە لەلایەکی تریشەوە کە فەڕەنسیەکان و ئەڵمانیەکان و بەریتانیەکان دێن و پشتیوانی عێراق دەکەن و لە سەرەتای دەست بەکاربوونەوەی کازمی و ئەوەیان ڕاگەیاندۆکەمان پشتیوانی لە حکوومەتی عێراق دەکەن و بە تایبەتی ئەنگلا مێرکەل ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسەکەدا بە ڕوونی وتی کێمە زۆر خۆشحاڵە بین بە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا کەکەم هەنگاوی کازمی هەنگاوی بۆ ناوکاری بە نەگاڵ پشتیوانی دەبین بۆی هەڵبژاردن بکرێت دەخوازەکانی کازمیش ئەوەیە کە ئەوان پشتگیری بکەن بۆی کەوا مراقیبەکانی وڵاتانی ئەوروپی و ئیتیحادی ئەوروپی بن سەرپەرشتی و چاودێری پرۆسی هەڵبژاردن لە عێراقدا بکەن کە بە ڕسمی و بە فەرمی داوایان لێ بکەن نوێنەرەکانیان منێرن و بەشدار بن لەم پرۆسەدا ئەمە لایەنێکی گرنگەوە ئەمە وەڵامدانەوەی بۆ ئەو عەتف و سۆزەیەکەوە بەرامبەر بە عێراقیانە کە حکوومەتەکەی کازمی کە لە ئێستادا چەند هەنگاوێکی گرنگی ناوە بۆ بەگژاچوونەوەی گەندەڵی فەساد میلیشیاکان جێبەجێکردنی قانون هەرچەندە کۆسپوتەگەرەی گەورە لە بەردەم ئەم هەنگاواندا دروست بەڵام کازمی هەوڵی بۆدا و هەنگاویشی لەم ڕێگەدا ناوە و ئەوروپیەکان جەم هەنگاوانە بە جددی هەڵەسەنگێن و ئەم سەردانەی کازمی بۆ یەکەوە ئەم کۆمەکانەوە ڕاوێژیان لەگەڵا بکە بزان ئەوان بە چ ڕێگارێک ئەتوانن زیاتر یارمەتی عێراق بدەن بۆی هەڵبژاردننی پێشوەختە و بنیادنانەوەی عێراق و لە ناوبردننی پاشماوەکانی داعش و سەپاندنی ئەمن و ئارامی لە عێراق ئەوەشمان لەبیر نەچیەکە ئەمن و ئاسایشی عێراق و لە عێراقدا گرنگە بۆ وڵاتانی ئەوروپی ئەو ڕۆژانەمان لەبیرەکەوە سێبەشی خاکی عێراق قووە سووریا لە بەندەستی هێزە تیرۆریستەکانی دەوڵەتی ئیسلامیا بوو کە تەقینەوەکان و نەئارەمەکان لە شارەکان لە پاریسدا لە بەلجیکا لە چەند شارێکی ئەوروپی تەقینەوەکان کە لێرەوە نەخشیان بۆ دانەژابووگەی ئەوێ یعنی ئارامی و استیقرار و سەقامگیری لە ئەوروپا ئیمتیدادی بە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە ئەم گروهە تیرۆریستانە کە سەرکردەکانیان لێ پێگەیان هەیە شانەی نووسیان هەیە لێرە ئیمداداتیان بۆ ئەنێر تەمویل ئەکرێن هەموو ئەمانە گرنگن هەماهەنگی بکەن وڵاتە ئەوروپیەکان بەڵام ئەمە لە کاتی داعش بکرایە خو لە ئێستاە لە کاتا کراو لە ئێستش ئەکری ئێستش خۆ تا داعش ماوە شانەی نووسی ماوە جم و جۆڵیان ماوە ئەبێ کاری بەردەوامی بۆ بکرێ لەبەرەوەی جارێکی تر بەو شێوەی جاران سەر هەڵنەدەنەوە خاک داگیر بکەن ئیمکانیاتی نەوت لە بەندەستیان هەبی یعنی ئەوە زۆر گرنگەوە
بە تایبەتی فەڕەنسیەکان یعنی باباجارێکی باسی کۆمجاری تریش زۆر باسم کردووە کە داعش مووسڵی داگیر کرد کە هەولێر کەوتە بەڕێژ کە داعش خاکی عێراق کرد یەکەم سەرۆکە گەیە عێراق و گەیە هەولێر ماکرۆن سەرۆکی پێشووی هۆڵند فەڕەنسا هۆڵند بوو کە هاتە هەولێر چونکە 700 کەس لەو چەکدارانەی داعش کە لەناو ڕیزەکانی داعش بوون ڕۆڵی کارەگەریان بوو هەڵگری جنسەی فەڕەنسی بوون ئەوانە مەترسێکی گەورە بوون ئەوانە بەڕێز بورهان ئاماژەت بۆدا کە ئەم وڵاتانی ئەوروپا ئەندام بوون لە هاوپەیمانی ڕوبەڕووبوونەوەی داعش بۆیە ئێستا ئان هەیە بەشێک بن لە پرۆسی بنیادنانە و بەشێک بن لە پرۆسی سەرخستنی پرۆسی سیاسی لە عێراقدا لە ساڵی 2023 هەمان قسە کرایەوە ئەمان بەشێک بوون لەو وڵاتانێک لە پرۆسی ئازادی عێراقدا بەشداریان کردەوە بە تایبەت بەریتانیا بۆچی هەمان بابەت جارێکی دیکە دووبارە دەبێتەوە ئەو کات بەشدارێکی کارایان پێ نەکراوادان هەیە لە دوای کۆتایی هاتنی داعش لە عێراقدا بەشێک بن لە پرۆسەیەکی گرنگ بێگومان ئەمە سیاست و منملانیە وڵاتانی گەر هێزە ئەوروپیەکان و ئەمریکیەکان ڕۆلی کاریگەریان هەبێەوە ئەوەی کە جنابەت باسی دەکەی لە 2023 بەڵام لە 2011 لە بیرمانە ئۆباما و چۆن بە پەلەپەل هێزەکانی ئەمریکایی لە عێراق کشانەوە و بێ ئەوەی حساب بۆ بکە کە چ فەراغ و بۆشاییەک لە عێراقدا دروست بوو کە ئەو ئاکامەکەی بوو سەر هەڵدانی داعش بوو باڵا دەستبوونی وڵاتانی دراوسێ و ئیقلیمی بوو بەسەر بارودۆخی عێراقداوە ڕۆڵی ئەوان کەوتە پراوێزەوە وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکاش ئێستا ئەوان ناخوازن جارێکی تر ئەو ڕۆڵیان لە دەست دەربچێتەوە کە عێراقیان پاراستووە ئەیانەوێ خۆیان جارێکی تر سەیدی عێراق بن کۆمپانیەکانیان لە عێراقدا کارکار بڕۆیان لەوە بەرهێنانی عێراقدا هەبی یعنی ئەوەی کە ئۆباما کردی لە ماوەی ڕابردووە گورزێکی کوشندە بوو لەو هەوڵانی کە خۆیان لە ڕابردوو ئیدارەکانی پێشووتر کردیان لە عێراقدا کە بۆچی مەبەستێک هاتبوون کە بینیمان بە چ خێرایەک عێراقیان جێلاوە ئاکامەکانی دەرکەوت دوایی سەرهەڵدانی ئەو ڕۆتە تیرۆریستیانی وەکو پێش ئەلقاعیدە و دوایی دەوڵەتی ئیسلامی داعش و دوایی دەستوەردانی وڵاتانی خلیمە ئەمە ئەمریکیەکان و ئەوروپیەکانیش ئەمانیان لەوانەیە بە جددی وەرگرت بێەوە هەوڵی ئەوە بدەن ئەم ئەزمونە جارێکی تر لە عێراقدا دووبارە نەبێتەوە بەڵێ هەر لە ناو وڵاتانی ئەوروپا بەڕێز بورهان بۆچی تەنها بریتانیا فەڕەنسا ئەڵمانیا وڵاتانی دیکەی ئەوروپی چۆن دەتوانین ینی خزمەت بە عێراقن و بە دیاریکراوی بۆچی ڕووسیایەتیانە لەم سەردانەدا بەڵێ شتێکی لە پشتەوەیە یاخود بابەتی دیکە هەیە بۆی کە عێراق ناهێوێت لەگەڵ رووسیا نزیک بێتەوە لەم کاتەیە بێگومان ململانی نفوز و هەژمون لە ناوچەکەدا هەیەەوە بە تایبەتی لە نێوان وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە جیاتی ڕووس لەلایەک و ئەمریکیەکان و ئەوروپیەکان هەیە وڵاتانی کە جەنابەت ئاماژە پێکرد فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا من لە حلفی ناتۆدان و هاوپەیمانی ئەمریکان و ڕووسەکانیش لە ململانێدان ئێستاکە لەگەڵ ئەمریکیەکاندا و ئەوانش لە هەوڵی ئەوەدان جێپی خۆیان لەم ناوچەدا دیاری بکەنەوەی کە لە 500 ساڵی ڕابردوودا ڕووسەکان وەکو دەڵێ دوبی ڕووسی خەون بەوە دەبینێت لەسەر ئاوی گەرم ئەوان ئاوەکانی دەری ئەوان سارد و مجەمەد بێت لەسەر ئاوەکانی گەرم و لە دەریای ناوەڕاستدا لەسەر ئاوی گەرم بن ئێستا ڕووسەکان لە سووریادا پێگەیان هەیە ئەمە خەونێکی لە مێژینەی ڕووسەکانە بەدی هاتوو بۆیان بکرێەوە لە حکوومەتەکەی مالێکی و ئەوانەشدا بینیمان وەفدی عێراقی چوونەوە بۆندی چەکی و گرێبەستیان ئیمزا کرد ئەمانە دژ بەخواستی ئەمریکی و ئەوروپیەکان بوو کە خۆیان خاوەنی پرۆسەی ئازادکردنی عێراق بوو ئەو گۆڕانکاریانی کە لە عێراقدا هاتوون و ئەم گۆڕانکاریە گەر جاران عێراق لەژێر هەژمونی ڕووسابی ئەوان دەریانی ناوە جارێکی تر لەوە ناچێت قایل بن بۆی با ڕووسەکان بێنەوە تەحەکوم بە عێراق بکەن و بیکەن بە بازاری سەرفکردنی چەکەکانی خۆیان لەبەرەوە ئەوەی کە زیارەتەکەی ئەو سەردانەی کازمی بۆ وڵاتانی گرتەوە لە ئەمانە لە فەلەک و لە مەداری سیاسەتی ناتۆ و ئەمریکادا دەخولێتەوە ڕووسەکان پێچەوانی ئەم هەژبوونن ئەوان بەرژەوەندی جیاوازیانێ حالیان ئێستا ڕووس و ئەمریکا و سین کە بوون بە میحوەری گەورە لە ناوچەکەدا و شەڕی گەورەی بازرگانی و ئابووری لە نێوانیاندا هەیەەوە بەرژەوەندەکانیان بەریەک دەکەوێەوە لە هەوڵی ئەوەدان بازاری زیاتر و خاکی زیاتر و شوێن زیاتر بۆ کاڵاکانیان و بۆ هەژمونەکانی خۆیان لە ناوچەکەدا پەیدا بکەن بەڵام کازمی چۆتە تارانیش کە یەکێکە لە هێزە هەرە دیارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ململانی سەختیشی هەیە لە ناو عێراقدا لەگەڵ ئەمریکایە بەڵێ ئەوەی کازمی کە سەردانی کرد کە دوای دەست بەکار بوو برار و سەردانی سعودیەش بکاو لە دو کاتەکاندا وەکو ئەگەدارین هەڵوەشێنداوە بۆەوەی مەلیک سلمان داخلی نەخۆشخانە کرا و نەخۆش بوویت دوای ئەوەش ئەنجام نەدرا نازانین بۆ
عێراق و ئێران وڵاتێکی گرنگە بە نسبەت عێراقەوە جگە لە عمقی مێژووی و تاریخی و دراوسێتی ئەو پەیوەندیە گەرمەی کە لە نێوان هێزە سیاسی شیعەکانی عێراق و ئێراندا هەیە بۆ ئارامی و استیقراری عێراق پەیوەندی عێراق و ئێران گرنگەوە بۆ عێراق گرنگە بۆ ئەو ململانەیە توندەی کە لە 40 ساڵی ڕابردوو نێوان ئێران و ئەمریکادا هەیە ئێستا خواست و هێز خواستێکەوە ئەو ململانێ لەسەر خاکی عێراقێک لای بکرێتەوە بەڵام ئەوەی بیستمان کازمی لەم سەردانیدا ئەوەی بە ئێرانیەکان وتووە کە ئەمان دەخوازن دراوسێ بن ئەمان دەیانوێ بێلایەن بن ئەمان دەیانوێ عاملی و فاکتەری خێر بنەگەر بۆیان بکرێ لەبین ئەمریکیەکان و ئێرانیەکاندا قسە بکەن لە نێوانە بەڵام ئەوان ناخوازن کەوا خاکوکی عێراق و دەوڵەتی عێراق بێ بە مەدان و گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانیەکان و ئێران و ئەمریکا. بەڵێ ئەگەر بەراورد دەکەن لە نێوان دوو سەردانە یەکیان عادل عەبدولمەهدی بۆ چین ئەگەر مستەفا کازمیش بچێ بۆ رووسیا یەک لەو قسانەکە هەیە لە سەر دوورخستنەوەی عادل عەبدولمەهدی تەنها بریتی نییە لە خۆپیشاندان بەڵکو بریتێر لەوەی کە سەردانی چینی کردووە کە نەیارێکی ئەمریکایە زۆر جار وا لێک دەدرێتەوە ئەگەر بڕیار بێ سەردانی رووسیای بکردایە هەمان چارەنووسی عادل عەبدولمەهدی چاوەڕوانیە کرد. بەڵێ بێگومان عادل عەبدولمەهدی هەمومان ئاگادارین دەعۆت بوو بۆ ئەمریکا و قرار بوو بچێ بۆ ئەمریکا بەڵام وەختێکیان زانی بە وەفدێکی وەزاری گەورە و هەموو پارێزگارەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەگەڵ خۆیان برد و چوو بۆ رووسیا ئەوەی من پێشتر ئاماژەم پێکرد لەوەی لە پێشتر باس پرۆسی ئازادی عێراق و عێراق کە ئەمریکیەکان و حلفی ناتۆ و ئەوروپیەکان لە ئەو گۆڕانکاریانی لە دوای 2023 لە عێراقدا ئەوان ڕۆڵی سەرەکییان تێبێتەوە لەو ناچی ئەوان وا بە ئاسانی ئەم گۆڕەپانە چۆڵکەن بۆی چین بێ بیکا بە بازار یەکلاکردنەوەی خۆی ئەو بۆندە گەورانەی کە عادل عەبدولمەهدی باسیەکرد کە لەگەڵ چینە ئەنجامی بداوە کارێکی ئاسان نەبوو ئەوە بوو سەری عادل عەبدولمەهدی و کابینەکەشی خواردووە لە دواترا ناچار بە دەست لە کارکێشانەوە کراوە مەلەکردنێک بوو بە پێچەوانەی شەپۆلەکەەوە. بەڵێ یەک لە بابەتە سەرەکیەکان و پرسی سەرەکی لەم سەردانانەدا بۆ هەر وڵاتێک بێ نەک تەنها بۆ ئەوروپاش پرسی ئابووریە وەک دەزانین لە عێراقدا گەندەڵی گەیشتۆتە بینەقاقا خەزەنی عێراق بەرەو داڕمان و بێپارەی ئەڕوات پرسیارەکە ئەوەیە ئەمە ترز لە لای ئەوروپیەکان دروست ناکا کە بێنە ناو ئابووری عێراقەوە. بەڵێ من پێشتریش ئاماژەم پێکرد ینی عێراق وڵاتێکی فەقیر نییە و عێراق وڵاتێکی هەژار نییە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە نەکار بە نەوت و غاز و سامانی سروشتی و زۆر کانزایتر لە فات و فسفۆر و ئاسن و زۆر موادی تر لە عێراقدا گەسەری جوگرافی ئابووری عێراقی گەلێک سەرچاوی کانزایی گرنگی تێدای ئەمە لەلایەکی ترکە ئەوەی کە ئەڵێن نەوتی دائیمە نەوت ڕۆژێکە بێت تەواوی بەڵام عێراق نەوتی دائیم کە کشت و کاڵە ئەوە کە هەرگیز تەواو نابێ وەگەر عێراق هەتا لەم وەردەیەکە کە ئێستا کازمی باسی کردو باسی کشت و کاڵیشی بە گەرمی تێدا کراوە کە ئەوروپیەکان ئەو وڵاتانە یارمەتی عێراق بدەن. عێراق وڵاتێکی کشت و کاڵی گرنگە کە چوار وەرزی تێدایە خاوەن زەویێکی بەپیتە خاوەن سەرچاوی ئاوی گرنگە کە دەکرێت ئەمانەوە بەرهێنانی تیا بکرێ جگە لە گەشتیاری و گەشتیاری ئاینی ئەمانە زۆر بواری گرنگن کە دەتوانێت متمانەی کۆمپانیا ئەوروپیەکان ڕابکێشێ بۆی بێن لە عێراقدا کار بکەن بەڵام ئەوەی کە گرنگتر بێ بۆ ئەوروپیەکان کە ئەم سەرۆت و سامانە گەورە لە عێراقدا هەیە ئارامی و سەقامگیری عێراق هەمومان دەزانین دەوڵەمەندەکان خاوەن کۆمپانیەکان ناچنە شوێنێک گەر ئەو شوێنە ئاژاوی تێدا بێ شەڕی تێدا بێ ئەمن و استیقرار بەرپانە بێ یاسا سەروەر نەبێ ئەگەر کازمی و حکوومەتی عێراق بێوێت عێراق بکاتە وڵاتێکی و زمینێکی لەبار بۆی وە بەرهێنانی تیا بگری و کۆمپانیە بیانەکان بێن کاری تێدا بکەن ئەبێ یاسا لە عێراقدا سەروەری بکرێت کۆتایی بەبوون و وجودی جموجوڵی میلیشیا چەکدارەکان بهێنرێت ئەمن و ئیستیقرارێکی وا بەرقرار بکرێت کە بەرقرار بکرێت کەوا ئەو کۆمپانیانە دڵنیایی ئەویان هەبن کە سەرۆت و سامانەکان لە عێراقدا دەپارێزرێت ئەمجا ئەتوانن بێن. ئەگەر وێنەکە گەورەتر بکەین مستەفا کازمی لە دوای گەڕانەوەی لە ئەوروپا دەتوانێت ئەو داواکارانی کە ئەوروپیەکان هەیەە لە عێراق جێبەجێ بکات؟ زۆر قورسە چونکە ئەبینین هەر هەنگاوێکی ناوە کازمی لە چەندمانی ڕابردووە کێشەی گەورەیان بۆ دروست کردو چاوەڕوانی چ داواکارێکی لێکرێت لەلایەن ئەوروپیەکانەوە؟ قورسە ئەوروپیەکان چاوەڕێەکەن کازمی ئەمن و ئیستیقرار دابین کە لە عێراقات وتم عێراق وڵاتێکی دەوڵەمەند ئەمن و ئیستیقرار هەبێ ئەوان ئەتوانن بێن بەڵام لە کێشەکە لە عێراقدایە ڕێگنەکەوتنی
بە شێوازێکی ناڕەوا بە ساختە و غەش هاتوونەتە سەر حکومڕانی ئیسەش بربەست و کێشە و گرفتی گەورە دروستەکەن بۆ هەڵبژاردننی پێشوەختە هەر لە ئێستەوە هەر لە ئێستەوە لە هەوڵی ئەوەدا نەم پرۆسە نەکرێ ینی کێشەی بۆ دروست دەکەن ئەیانوێ درێژترین ماوەیتر لە دەسەڵات تا بمێنەوە پێکەکانیان بپارێزن جوگەکانی دەوڵەتی عێراق بەکاربێنن بۆ بەرژەوەندی تائیفی حیزبەکانی خۆیان بەڵام ئەم پێچەوانی خواستی گەلی عێراقە لە بەرامبەر ئەم ڕەوت و تاقمە چەکدار و فاسیدانەدا کە لە عێراقدا لە چەند مانگی ڕابردوودا هەمومان شاهیدی خۆپیشاندانەکانی عێراق بووین کە هەموو بنکە و بارەکەکانیان سووتێنراوە نەفرەتی خەڵکیان لێکراوە ڕەوتێکی گەورەی جەماوەری لە عێراق سەری هەڵداوە دژی ئەم تاقمە گەندەڵ و فاسیدانەکە عێراقیان بەم ڕۆژەگەیاندووە لە 17 ساڵی ڕابردووە شکستیان هێناوە لە بڕێوەبردننی عێراقدا بە خوازیاری هەڵبژاردننی پێشوەختن لە عێراقداوە کازمی کە لە یەکی دەدا کەوتاریدا بە بۆنەی یەک ساڵی سەر هەڵدانی خۆپیشاندانەکانی تشرینی عێراقەوە وتی ئەم حکوومەتەی من بەرهەمی خوێنی ئێوەیە بەرهەمی ڕەنج و تێکۆشانەکانی ئێوەی خۆی بە نوێنەری ئەوان زانی ئەگەر شەقامی عێراقی و کازمی و ئەو هێزانەی کەوا ئینتیمایان بۆ عێراق و بۆ نیشتیمان پەروەری و بۆ ئایندەی گەلی عێراقی هەموو بەرەیەک دروست بکەن و بتوان ئەم پرۆسی هەڵبژاردننی پێشوەختە سەر بخەنوە کۆتایی بە فەلەتانی ئەمنی و میلیشیات و تاڵان و بڕۆ ئەوەی کەوە لە عێراقدا هەیە بەداخەوە لە ئاستێکدا ئینسان شەرمەزارە لە عێراقێکی وا دەوڵەمەندا کە پێشتر باسمان کرد لە بەسرەیەکە کە لە سەدا 90 داهاتی عێراق لە بەسرەوە بێکەچی بەسرە ئاوی خواردنەوەی نەبێت دەرمانی نەبێ خزمەتگوزاری نەبێ بێ کارەبای نەبێ ئەمە شەرمەزاریە بۆ هێزە سیاسیانی کە لە 17 ساڵی ڕابردووە لە فترەی زێڕینی عێراقدا کە لە 2006 تا 14 بووە میزانیەکەی 120 میلیارد دلار ساڵانە تێپەڕی کردووە نەتوانراوە ژێرخانێکی وا دروست بکرێت کە عێراق خەڵکی عێراق وەکو مرۆڤ بژی وەکو ئادەم بژی خەڵکی عێراق لە ناز و نیعمەتی ئەو سەرۆت و سامانی عێراق بەهرەمەندێ بەداخەوە ئەمانە نەیانتوانی شکستی گەورەیان هێنا لە هەڵسانەوەی عێراق خزمەتکردنی خەڵکی عێراق بنیادنانەوەی ژێرخانی عێراق لەبەرەوە کەواتە بەرز بورهان ینی شەقامی سیاسی عێراق لەگەڵم جۆرە سەردانانە نییە چووکە زیانیان پێدەگات نەک هەمووی ئەو هێزانەی کەوا کە پێشتر ئاماژەم پێکرد بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەی حەقی خۆیان حکومڕانی عێراق نین بە ساختە و غەش بە حکومی میلیشیا چەکدارەکانیان هەمومان نەزانین لە کاتی هەڵبژاردنەکان ئەمانە هەمووی لە میدیای عێراقی و جیهانیدا باسی کراوە باسی تەزویرەکانیان کراوە باسی غەش و ساختەکانیان کراوە بە چۆن هەڵبژاردن لە عێراقا بەڕێوە چووە کارتەکانیان چی لێکردومانە هەموو کۆن بوون هەموو تاکێکی عێراق دەزانێت ئەوانە بۆیان بکرێەوە بتوانیان هەبێەوە گەورەترین کۆسبوتەکە لە بەردەم هەڵبژاردننی پێشوەختە دروست دەکەن و دەیانێت تا 2022 بەم شێوە بڕۆ بە دەورەکەیان تاو بمێننەوە بەڵامەوە خەڵکی عێراق خۆپیشاندانەکانی عێراق و بەرنامەی حکوومەتەکەی کازمیش دەنگی لەسەر دراوە ئەبێ هەڵبژاردننی پێشوەختە بکرێتتر ئەوەی کە ئێستا خەڵکی عێراق چووەتە ماڵەکانی دانیشتۆ بە جۆرێک لە جۆرەکان شەقامەکان چۆڵکراوە بەهۆی کۆڤید 19 و کۆرۆنا و بەهۆی وعد و بەڵێنەکانی کازمی و ماوەدانێک و بواردانێکە بۆ کازمی کە ئەتوانێت سەرکردایەتی عێراقکە بۆم سەردەمە ئینتیقالی و ڕاگوزەرەکە کە هەڵبژاردننی پێشوەختە بە خەڵک چاوەڕێی ئەوەی لێگا و چاوەڕوانی بەڵێنەکانی کازمیە ئەگەر بتوانێت جێبەجێنەکە بێگومان شەقامی عێراقی و خەڵکی عێراق تا سەر وەکو جام پڕ بۆ لێ ئەڕژێ لەم دەسەڵات و حکوومەتە بێزار بوون نەوە میدیاکانی عێراق ڕۆژنامەکانیان کەناڵەکانیان بە ئاشکرا خەڵک دەیبینێ دەیبیسێ هاوار دەکەن یعنی شتێکە کە سەرڕایەوەی 700 کەسیان کشتووە لەم خۆپیشانداننا بە هەزاران بریندار بووە سەدان کەسیان بێ سەروشێن کردو هەر دیار نیم کەچی خەڵکێکی زۆر کۆڵ نادا و لەسەر شەقامەکان و سوورن لەسەر داخوازیەکانیان و ئاکاری خۆپیشاندانەکانی بەرەو توندی و تیژی نابنەوە زۆر گرنگە یعنی لەنەم خۆپیشاندانانی عێراقدا هەر چەند ئەم هێز و میلیشیاتانە زەخت و فشارەکەن بۆ وەکو سووریای لێ بکەن وەکو لیبیای لێ بکەن بیبن بەرەو شەڕی ناوخۆیی و ببێ بە فەلەتانی ئەمنی بەڵام ئەم هێزە مەدەنیانە ئێستا ناخوازن عێراق بەرەو ئاکارەدا بن ئەو ڕەوتە تازەی کە لە عالەمی عەرەبیدا کە نمونونەکەی لە جەزائیر و سوودان سەرکەوت بە شێوەی مەدەنیانە عەبدولعەزیز بوتەفلیقیان ناچار کرد بەدەست لە کارکێشانەوە کرد حکوومەتی تازە هاتەوە ئێستا خەریکی ئیسلاحات و دەستوری لە هەمان شێوەش لە سوودانیەکانیش نەچوونە ژێرباری تند و تیژی بە سلمی و کۆڵیان نەدا عمر بەشیریان سجن کردی سەر لە زیندانە محکەمە دەکری حکوومەتی ئینتیقالیان دانا هەڵبژاردنەکەن لە عێراقیش ئەم نمونە لە لوبنانیش بە هەمان شێوە لە شەژمانی ڕابردوو حکوومەتیان گۆڕیوە کوڕی ڕەفیق حەریری سعد حەریری ئیستیقالی کرد و حکوومەتێکیان تریان ئیستیقالیان لێ کرد ئێستاش حکوومەت نییە و خەڵک
پێداگری و سوورن لەسەر داخوازیەکانیان بە شێوەیەکی هێمنان یعنی ئەم ئەزمونە تازە کە لە وڵاتانی عەرەبیەکە بەشێکی عێراقیشی گرێتەوە ئەزمونێکی تازەیە و خەڵک بە شێوەی هێمنانە جارێکی تر لەوە ناچێت بوار چۆکەن بۆ گەندەڵ و فاسیدەکان یاری بە مقدرات و مقدسات و پاروی دەمی هەژارانی وڵاتەکانیانەوە بکەن. بەڕێز بورهانێک لەو ڕەخنانەی کە لە ئەم سەردانانەی مستەفا کازمی دەگیرێ هەندێک پێیان وایە کە پرسی گرنگتر هەیە لە ناوخۆی عێراقدا دەبن مستەفا کازمی کاری لەسەر بکە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دروستکردنی کۆدەنگی لە نێوان هێزە سیاسەکانی عێراقدا و دروستکردنی مصالحەیەکی وەتەنی لە ناوم هێزە سیاسیانەدا زۆر بە گرنگتر دەبێنن لەم سەردانانە تۆ دەڵێ چی؟ کازمی خۆی هەوڵ ڕۆژ کە هاتە سەر حکوم و کابینەکەی پێشتر لەو کاتەوە ئەڵێ ئەم حکوومەتە بۆ 1 ساڵە وتی من ناکرێ هەموو کێشەکانی عێراق کە لە 18 ساڵی ڕابردوو چارەسەر نکراوە بیخەنە سەر من چارەسەری بکەم ئەم حکوومەتە حکوومەتێکە گە بتوانێت ژیانی ڕۆژانەی خەڵک دابین بکاوە زەمینە سازی بکا بۆ هەڵبژاردن لەوە زیاتر هیچ توانایەکی تر نییەوە بەم ستاف و حکوومەت و هێزە سیاسی و میلیشیانەوە زەمینە لەبار نییە بۆ چەکسازی زۆر گرنگ چاکسازی نایەتە دەستەوە گەر تۆ ئەنجومەنی نوێنەران نەگۆڕی حکوومەتێکی هێزێکی تازەی نوێیە کە ڕنگدانەوەی شەقامی عێراق بە ڕنگدانی ئەو شەقامە تووڕێ عێراق بێت کە ئێستا لەسەر شەقامەکان و داوای دادپەروەری و عەدالەت دەکەن بەم هێزانی ئێستا هیچ زەمینێک لەبار نییە بۆی ئەو چاکسازیە بکرێت ئەگەری ئەکرێت بەس وڵاتە ئەوروپیەکان ئەم هێزانی تر کە لە ناوخۆدان زەمینە ساز بکەن هەڵبژاردنێکی پاک و بێگەرد لە عێراقا بکرێت لە دوای ئەم هەڵبژاردنە مەگەر دەست بۆ ئەو هەنگاوە گرنگانە برێکە لە عێراقا چاکسازی بکرێت لێپرسینەوە بکرێت لە پرسینەوە لە 18 ساڵی ڕابردوودا بکرێت ئەو میزانە گەورانی کە لە عێراقا چی لێ هاتووە ئەوەی کە ئێستا یەکێکتر لەو نقطەیەکی ترش لە بیرم چوو باسی بکەم لە سەردانەکەی کازمی بۆ ئەوروپا عێراق ئێستا لە ناوی لە لیستی وڵاتانەیە کە تەمویلی ئیرهاب دەکات یارمەتی ئیرهاب دەدات ناوی لە وڵاتانەیەکەوە تەبیزی ئەموالی دێت یۆزان خۆ ئابووریت ناسیت و تەبیزی یعنیەوەی کەوان پارە سپیکردنەوەی پارە و ناردنەوە یەکێکە لە وڵاتانەی کە بە زۆری لە لیستی ئەو وڵاتانەیە کە پارێت یا تەبیزەکرێەوە نێرێ بۆ دەرەوە داوا دەکات لە ئەوروپیەکان عێراق لەو لیستەش دەربکرێت یعنی ئەوەش خاڵێکی گرنگە لە سەردانەی کازمیدا کە لە وڵاتە ئەوروپیەکانی داوا دەکات عێراق لەو دوو لیستەدا یعنی عێراق کارەساتی گەورەی تیا ڕووی داوە فەسادی گەورەی شەرمهێنەری بۆ ئەم تەبەقە سیاسی عێراق هێناوەتە ئاراوە لەبەرەوە چاکسازی لە ئاوا بارودۆخدا کارێکی زۆر ئەستەمە. بەڕێز بورهان لە ناو عێراقدا هەیمەنی ئێران و ئەمریکا بەزەقی دەبیندێ ئەم سەردانە دەبێتە هۆی کە ئەم وڵاتە ئەوروپیانەش ببن بە بەشێک لە ململانێ دیار و زەقەکانی ناو عێراق بەڵێ ئەبێەوە هابێت چونکە ئەم هێزانە بوون ئەم وڵاتانە بوون کە هێزەکانیان فڕۆکەکانیان سەربازەکانیان ڕاوێژکارەکانیان لە پاراستنی عێراق و لە ناوبردننی داعش لە عێراقدا ڕۆڵی گرنگیان هەبوو ئەوگەر ئەوان پێشتریش ئاماژەم پێ ئەمن و بەشێکە ئەمن و ئیستیقراری عێراق ئیمتیدادە بۆ وڵاتە ئەوروپیەکانیش بۆ پاراستنی ئەم ئیستیقراری خۆیان لە ئایندەشدا ئەوان پێدەچێ لەسەر ئەم تەنسیق و هەماهەنگیە لە سوپای عێراق بۆ هێزە ئەمنیەکانی بۆ بنیادنانەوەی عێراق هاوکارە بنوە بەشی خۆیان ئەبێەوە ئێستا گەر ئەوان بێنە پێشەوە وڵاتانی ئیقلیمی وەکو ئێرانوانە ئیسا ئەوان خۆیان فشاری گەورە و ئابڵوقی ئابووری گەورەیان لەسەر نەتوێتوانن یارمەتی بنیادنانەوەی عێراق بدەنەوەی عێراق پێویستی پێوێتی بەڕاستیدا ئێستاەوە ئەو هێزە گەورانن وڵاتە گەورەکانی ئەوروپا و ئەمریکان دەتوانن دەستی عێراق بگرن حیمایی بکەن بۆ پاراستنی خۆی ئەمن و استیقلال بۆ بنیادنانەوەی ژێرخانەکەی. بەڵێ کەواتە گەر ببن بە بەشێک لە ئەو ململانە زەقانەی کە لە عێراقدا هەیە ئەوەی کە خەڵک چاوەڕوانی لێ کرد ئاوەدانی بوو ئەوروپیەکان دەبنە مای سەرگەردانی خۆی نەک سەرگەردانی ئەگەر تۆ بتوێت لە وڵاتێکدا بەرژەوەندی هەبێ و قازانج بکەی ئەبێ ئەو وڵاتە ئارامی تێدا بێ ئیستیقراری تێدا بێ ئەگەر ئەوان بیانێ زەمینە ساز بکەن بۆی کۆمپانیەکانیان لێرەیش بکابێ لە عێراق ئیستیقرار هەبێ خۆی بینیمان خۆ زۆر کۆمپانیای ئەوروپی و ئەمریکی لە عێراق ئیشیانەکەی پێش 2014 بەڵام هەمووی کۆمپانیەکانیان داخست و پاشەخشیان کرد و ڕۆیشتنەوە کە لە عێراقدا بارودۆخی جەنگ و شەڕ و بەڵام ئەم بەسەکەی من زیاتر بۆ بوو ینی ئێران و ئەمریکا کە ململانەیان هەیە لە عێراقدا جۆرێک لە سەرگەردانیان بۆ عێراقیەکان دروست کردووە ئەگەر بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیاش بێن ینی سەرگەردانەکان زیاتر بێت. بەڵێ ئەوە دەکەوێتە سەر حکوومەتی عێراق حکوومەتی عێراق ئەگەر قیادەیەکی حەکیم لە عێراقدا هەبێت لە هەموو پێکاتەکان و خەڵکی نیشتیمان پەروەری عێراق دەبێت عێراق دوور بخەنەوە لە ململانێ عێراق نەکەنە ئەوەی کە داخوازی یەکەمی جەماوەری عێراق و گۆڕەپانەکانی عێراقە کە عێراق پێش هەموو شتێک عێراق پێش ئەڵێن عێراق پێش ئێران عێراقمانەوێ ئێمە
عێراق بۆ عێراقیەکان دەیانوێ عێراق خاوەنی سیادە و سەروەری خۆی بێ عێراق نەکرێ بە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانی وڵاتەکانی تر لەسەر خاکی عێراق ئەگەر حکوومەتێکی تێکی بە هەڵوێستە بێ حکوومەتێکی نیشتیمانی بێ لە عێراقدا بێ بە ئاکارەدا بڕوە نەک بۆی ئێستاکێ بکرێ ململانیەکانی عێراق وەکو هەندێک هێزی سیاسی تائیفی میلیشیاوی ئێستا لە عێراقدا دەخوازن ئەو ململانیانە لە ناو بەغدا و لە شارەکانی عێراقدا بگوێزنەوە خەڵکی عێراق بکەن بە قوربانی وڵاتەکانی تر ئەمە دژ بە بەرژەوەندی گەلی عێراق دژ بە خواستی گەلی عێراق دژ بە خواستی ئایندەی نەوەکانی عێراقیشەکە عێراق بکرێ بە گۆڕەپانی ئێرلاکردنەوەی ئەم ململانیانە و عێراق زیانی گەورەی تێدا دەکات. بەڕێز بورهان شێخڕەو چاودێری سیاسی سوپاس بۆ تۆ بڕیاریش بوو بەڕێز شیهاب عوسمانمان لەگەڵەوە بەڵام بەداخەوە لەگەڵمانە نەبوو بەهەرحاڵ ئێوەش خواتان لەگەڵ